پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی ساردی تێکەوتووە و چەند جارێکا کۆبوونەوە و سەردانی شاندی هەردوولا بۆ لای یەکتر دوا دەخرێت. بەڵام بە پەیزانیەرەکان هێشتا پرۆژە یاسای بودجە بۆ ساڵی 2020 نەچۆتە ئەنجومەنی وەزیران. بە شەک لە هۆکاری دواکەوتنەکەی پەیوەندی بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا و سەبارەت بە پشکی هەرێم و دۆسیەی نەوتەوە هەیە. جێگیری سەرۆکی حکوومەتیش ئەو ڕاستیە ناشارێتەوە کە ساردی لە پەیوەندیەکان دروست بووە و هیوا دەخوازێ زوو پەیوەندیەکان ئاسایی بەوێتەوە. چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵیش گرنگن. بۆیە هەر لە دەست بەکاربوونی کابینەی نۆ سەرۆکی حکوومەت بەندە کابینەی نۆ بڕیارماندا کە ئەولەویەتی ئێمە ئاساییکردنەوەی ئەم پەیوەندیە لەگەڵ حکوومەتی فێدراڵ باشترکردنی ئەو پەیوەندیەمانە لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانن کە ئەمڕۆ هەمانە لەگەڵ حکوومەتی ناوەندی. خۆشبەختانە هەنگاوی باشمان ئەنجام داوە. بەڕێز جێگیری سەرۆک وەزیران وەزیری دارایی حکوومەتی ناوەندی لێرەیە بەداخەوە گرژی و ئاڵۆزیەکانی هەفتە و دوو هەفتەی ڕابردوو کەمێک گرفتی خستووەتە نێوان نەک پەیوەندیەکانمان بەڵام بە ئاڵۆزی و جەنجاڵی دۆخەکەی بەغا سستیەک کەوتووەتە ناو گفتوگۆکانمان بەڵام دوێنێوە دەست پێکرا بوو شاندێکی وەزارەتی پێشمەرگەی ئێمە لە بەغا بوو. بۆیە هیوادارم دڵنیاشم کە ئەو گفتوگوانەی کە هەمانە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەرداوام بن و بتوانین بگەینە دەرەنجامێکی گونجاو لە چوارچێوەی دەستور لەسەر نەوت لەسەر بودجە لەسەر کێشەی ئەمنی لەسەر کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ماوەی زیاتر لە مانگێکە هیچ گفتوگۆیەک لە نێوان هەرێم و بەغدا سەبارەت بە چارەسەری کێشەکان نەکراوە و هەروەها سەردانی لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراق بۆ وزارەتی سامانە سروشتیەکان و وزارەتی دارایی و لیژنەی وزەی پەرلەمانی کوردستان سەبارەت بە لێکۆڵینەوە لە هەناردە و داهاتی نەوتی هەرێم تا ئێستا ئەنجام نەدراوە. وەزیری دارایی حکوومەتی عێراقیش دەڵێت هەرێمی کوردستان پێویستی بە عێراقە و عێراقیش بە هەرێمەوە بۆیە پێویستە بە زووترین کات ئەم پەیوەندیە چاک بێتەوە. پرۆسەی دانووسەندن یا پرۆسەی دایالۆگ دەست پێ بکاتەوە چونکە هەردوو لا محتاجیەکن. هەرێم محتاجی بەغدایە، اقتصادی هەرێم محتاجی بەغدایە و ئەم وەزعی دەوروگرت کە هەیە ئەوە ئەگەێنێ کە پێویستە پەیوەندیەکی باش و تند هەبێ لەگەڵ بەغدا و هەرێم و بەغداش محتاجی هەرێمە، هەردوو لا محتاجیەکن. بەڵام پێویستە ڕێگە بدۆزینەوە کە چۆن بگەینە ئەتیفاق. پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە بەهۆی چەندین کێشەی هەڵپەسێردراوەوە چەندین ساڵە بە نائاسایی ماوەتەوە و لە ماوەی ڕابردوو گفتوگۆ سەبارەت پرسی بودجە و ڕادەستکردنی نەوت و ناوچە دابڕێنراوەکان هاتە ئاراوە بەڵام تەنیا لە چوارچێوەی لێک تێگەیشتندا ماوەتەوە و هیچ ڕێکەوتنێک نەکراوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.